یانگسی هەرقلەکەی چین. یانگسی کە بە پۆلۆ یۆنگ ناسراوە لە 3 تەمووزی ساڵی 1946 لە شاری گوانگچوو لە چین لەدایک بووە، بەڵام لەبارەی خێزانەکەیەوە هیچ زانیاریەکی تەواو لەبەردەستدا نییە. یانگسی لە تەمەنی 10 ساڵیدا خۆی فێری هونەری بەرگری کردووە، لەژێر دەستی چەندین مامۆستای بەناوبانگی کۆنگفۆ ڕاهێنانی پێکراوە، بەو شێوەیە خاوەنی توانە و لێهاتوویەکی زۆر بووە. یانگسی لە ماوەی ژیانیدا 10 ساڵ لەسەر یەک دەبێتە پاڵەوانی لە ژوانی، بەهۆی زیرەکی و لێهاتوویەکەشیەوە دەبێتە ئامانجی کۆمپانیەکانی بەرهەمهێنانی فیلم، بەڵام ئەوەی جێگەی سەرنجە لە زۆربەی فیلمەکاندا ئەمیشە ڕۆڵی کەسێکی شەڕانگێزی بینیوە. لە ساڵی 1970 لە فیلمی The Wandering Swordman بەشدار دەبێت، ئەوەش دەبێتە یەکەمین وێزگەی کە لەسەر شاشە دەربکەوێت. لە هەمان کاتیشدا لە چەند فیلمێکی تردا بەشداری دەکات، گەڕای هەموو فیلمەکانی، بەڵام نەبووە ئەکتەری بەناوبانگی هۆلیوود، تا ئەو کاتەی لەگەڵ ڤاندام و بروسلی ڕۆڵ دەبینێت. لە ماوەی ساڵانی 70کان و 80کاندا یانگسی لە چەندین فیلمی کۆنگفۆدا ڕۆڵ دەبینێت، لەگەڵیشیدا ڕیکلام بۆ جگەرە دەکات. لەو کاتەدا چاوی بە بروسلی دەکەوێت، پەیوەندی هاوڕێیەتی لە نێوانیاندا دروست دەبێت. دواتر لەلایەن بروسلیەوە بانگێش دەکرێت بۆ ئەوەی لەگەڵیدا لە فیلمی ئینتەر زە دراگۆندا بەشدار بێت، ئەویش داواکەی پەسەند دەکات. لە فیلمەکەشدا ڕۆڵی کەسایەتیەک دەبینێت بە ناوی پۆلۆ، هەر بەو ناوەشەوە دەناسرێت لە جیهاندا. لە دوای فیلمەکەش پەیوەندیەکی هاوڕێیەتی پتە و لە نێوانیاندا دروست دەبێت. دوای مردنی بروسلیش یانگسی ئاماژەوە دەدات کە هەرگیز بروسلیەکی تر دروست نابێتەوە، ئەوە جێگەی شانازیە بۆ ئەو کە هاوڕێی ئەو کەسە بووە. دواتر لەگەڵ ڤاندامدا لە فیلمی بڵەد سپۆرتدا بەشدار دەبێت، لەگەڵ ئەویشدا هاوڕێتیەکی باش دروست دەکات. لە کاتی تۆمارکردنی ئەو فیلمەدا یانگسی چاوی بە دەرهێنەر جەلال مەرعی دەکەوێت، لەگەڵ ئەویشدا چەندین فیلم بەرهەم دەێنێت. یانگسی لە ماوەی کارە هونەریەکانیدا بەشداری لە 6 فیلمدا کردووە. ئێستا تۆ پێم بڵێ، ئایا تۆ هیچ یادگاریەکت لەگەڵ پۆلۆدا هەبوو؟